باشە دانشۆرنەی تۆ ئەیڵەی 45 دقەی پێ ئەچێ ڕاستە خۆی یەکەم جار وایە تاوەکو ڕایت چیەکەن ئەمڕۆ لێرە؟ سڵاتان لەبێ بەخێر بن ئێمە وەکو خوێندکارانی پزیشکیدان لە زانکۆی نەدەوڵەتی قێوان ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە لە سێمین فستیڤاڵی مایە و ئاکتیڤیتیەکمان هەیە و چالاکیەکمان هەیە بۆ ئەو میوانانەی کە هەیەن ئەوش بریتە لە پزیشکنینی ددان و فێرکردن و ڕێنمایی چۆن دانمان بشۆین و پشکنینیان بۆ ئۆکەین و هەر پێویستێکیان پێ بێ و کاتە بانگەشتیانەکەین بۆ کلینیکەکەمان بۆی ئیشیان بۆ بکەین. چۆن دانشۆریە باشە؟ طبعا دانشتن جۆری زۆرە و مێتۆدی زۆرە یەکێک لەوانە باس مێتۆدە کە بریتیە لەوەی کە ئەو دانەمان بەرێ بە پیشانما بەبزان چۆنە؟ ئۆکەی زۆر بمان هەڵەکەمان لە دانشنا ئەوەیە کە بەم شێوەیە ئیشۆین یاخود زۆر بەتونی ئیشۆین کە ئەمە غەڵەتە. باس مێتۆد ئەوەیە کە ئەبێ بیکەیتە ناو بینی جنجەڤاوەتە بینی پووکەکە و بینی دانەکە ئەیکەیتە ناوی و یتە خوارەوە بە 45 دگری ئەیکەیتە ناوی یتە خوارەوە و سێدان ئەیگری هەر سێدانێ هەشت جاری یتە خوارەوە لێرەوە دەست پێەکەی دوایەوە ناوەکەی دوای خوارەوە و دوایەوە ئەمەش بە خڕیەکەیت دیوناوەی دیوناوەشی بە هەمان شێوە 45 یتە خوارەوە 45 یتە خوارەوە. باشە دانشۆرنەی تۆ ئەیڵەی 45 دقەی پێ ئەچێ ڕاستە خۆی یەکەم جار وایە تاوەکو ڕایت بەڵام هەر ئەوەی ڕاتی ئیتر ئەبێ بە مەسڵ مەمۆری واتە ئەبێ بە یادگاریەک لە ناو ماسوولکەکانتە بەڵێ ئیتر خۆت ڕێکێکی پێویست ناکە بیری لەکەیتەوە. باشە ئەی بە شێوازی تر هەیە کە ئەوە بە بازنەیی دانەکە بشۆری ئەوەشان دروستە؟ ئەگەر ئاوا بیکەی ئاوا بە بازنەی بیکەی ئەمەیان دروست ئەبێ؟ خۆی ئەمەش دروستەوە پیوتر براند مێتۆد بەڵام باشترین مێتۆد لە ئێستاە بە پێی توێژینەوەکان ئەوەیە کە بە باس بیکەیت واتە بیکەیتنەوە سڵکەسەکە واتە بینی پووکەکە و دانەکە و اینجا بیێنیتە خوارەوە. ئەبێ ئەو فڵچەی بەکارێنی ڕق بێ نەرم بێ چۆن بێ؟ نەرم بێ سێ جۆر فڵچەمان هەیە سۆفت و میدیەم و هارد و باشترین جۆری سۆفتەکە بەکاری بێنی بۆی کە زیان نەگەێنێ بە پووکەکەت. داهێنانی نوێی بواری پزیشکی دان چییە؟ خەڵکەیە لە ئازاری دانەترسم یاخۆت لە پڕکردنەوەکەیە ترسم چی تازە هەیە؟ وڵی حالیان وەکو لە هەموو بەشەکانە پێشکەوتێن هەیە حتمما لە ئەسانیشا هەیە لە ئێستاە با بڵین شتێک پێوترێ لە پین فری پین فری ئەنستیزیا یعنی لە کاتی بەنجکردنە پێشنت یان نەخۆش هەز بە ئازار ناکە جۆرێک با بڵین تەکنیکێک هەیە بۆ بەنجکردن کە دکتۆرەکە بەکاری ئێنێ پێشتەکەوای لێ هەست بە ئازارەکە نەکات پێشتەکە هەست بە ئازار نەکات و زۆر بەسەریایی و ئاسانیش ئەکرێت. خەڵک بەردەوام حەزەکە کە دانی سپی دەرکەوێ ماجوونی دان سپی ئەکاتەوە؟ وڵی لە ڕاستیە ماجوونی دان سپی ناکاتەوە یەک حەل هەیە ئەوەتە لەیزەر بەکاربێنن یا دایرەکت ڤینیل پێکەوت پێوترێ هۆلیوود سمایل.